قەزای ناوەندی سۆران ماوەی هەفتەیەکە نرخی دۆلار و هاوکات تومەن و لیرە بە ڕێژێکی بەرچاو بەرزی و نزبیان بەخۆی و بنیوە و هاوکات بەهای تومەن و لیرەش ڕوو لە دابەزینە بۆ خستنە ڕووی بە زانیاریەکان لەبارەی دابەزینی بەهای لیرە و هاوکات تومەنی ئێرانی سەرۆکی ئەنجومەنی ئاڵوگۆڕی دراوی لە سنتەری قەزای ناوەندی سۆران میوانی منە حاجی محێدین ئەگەر بێت لێرە سپاس دەکەم. کاک حاجی بەبراورد بە هەفتەی ڕابردوو بەهای بەشێک لە دراوەکان دابەزینان بەخۆ بینیوە بە تایبەتی تومەنی ئێرانی هۆکاری دابەزینی بۆچی دەگەڕێتەوە؟ والله هەفتەی ڕابردووی کاک پشتیوان تومەن هەتا 5950 ڕوویشت بوو بەس ئێستاش دابەزیتەوە هەتا 5,500,000 هەتا 5,450,000 یعنی معاملە پێوە تێتەکردن ئێستا 5,550,000 معاملەی پێوە تێتەکردن هەر $100 بە 5,550,000 تومەنە. دیارەکرایی لیرەی تورکیش دابەزینی بەخۆ بینیوە گۆڕانکاریەکانی لیرەی تورکی دابەزینی ئەم بەهایە بۆچی دەگەڕێتەوە بەپێی ئێوەی شارەزای ئاڵوگۆڕی دراوینە بە دیاریکراوی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئاڵوگۆڕ بە جیا لە دۆلار و دینار ئاڵوگۆڕ بە تومەن و لیرە بە دیاریکراوی دەکرێت؟ والله ئاڵوگۆڕ یعنی ئاڵوگۆڕا وێرهێنێ بە تیمەنەوە زۆربەی زۆر بەترە یعنی بە تیمەنە معاملە لە ئیرانیەوە تێتەکردن ئیش بە تیمەنە هەیە بەڕاستی ینی تیمەنە ئاڵوگۆڕکردنە پێ هەیە بەس لیرەی تورکی زۆر معاملەی لەسەر نییە لەکردنەمە ئیشی معاملەی هێنێجی هەموو دۆلارە و دینار ینی تیمەن و لیرە معاملەی زۆر نییە لەسەر. دانیشتوانی ئیدارە سەربەخۆی سۆران بۆچی دەگەڕێتەوە لەوەی کە مامەڵەی تەنها دینار و دۆلار دەکەن بۆ دراوەکانی دیکە ناکەن بۆ پێی ئیدارە سەربەخۆی سۆران هاوسنوورە لەگەڵ وڵاتی تورکیا و ئێران؟ بەخوای زانست چیە کاک پشتیوان کەس سیقەی بە تیمەنی ئیرانی و بە لیرەی تورکی نییە هەر ڕووی لە دابەزینە کەس ڕاناگیری ئێستا یعنی ئەگەر من چەندی هەوی ئەم ناتوانم یعنی باید دو دەفتەرە لیرەی ڕاگەرم یان باید دو دەفتەرە تومەنی ڕاگەرم دەدی باید دو دەفتەرە دێ ڕاگەرت دو مانگ دێشی دێ باید دەفتەرێک دێ زەرەکە لیرەی تورکیژی هەروایە یعنی ئەوە ماوەکی زۆرە لیرە و تیمەن ڕووی لە دابەزینە ئەمە ڕاناگرین لیرەی و تومەنی ئەم معاملەی بەس بە دینار و بە دۆلارێکین. ئەمە سەبارەت بە دۆلارش ئەو پرسیارە بکەم حکوومەتی ناوەندی بڕیارێدا لە دوای ساڵی نوێەوە ساڵی 2024 بەهای $100 بکرێ بە 135,000 دینار ئەم بڕیارە بە شوێ گەیشتی و هاوکات پێشبینی ئێوە وەکو ئەزمونتان لە ئاڵوگۆڕی دراوی هەیە چەند ساڵێکە بە دیاریکراوی لام ساڵدا بەهای دۆلار چی بەسەردێ؟ بەخوای زۆر بە زەحمەتە ئێستا ئەمە بڵێن دێتە 138 یان دێتە 135 ئەوە لە مێژە ئەو معاملە هەیە کە بێتە 135 بەس زۆر زەحمەتە یعنی لە دەستە خۆی دانیا لە دەستە عێراقیش دانیا دۆلاری ئەمریکی لە دەستە ئەمریکای دایە ئەمریکا حەسیەتێک ڕۆژ دابەزینی حەسیەتن بە ڕۆژێکێژی بەخوای دەیکەتە 170,000 بەس ئێستا یعنی لەو ماوەی باشە یعنی ئەگەر لە 152 ڕاوەستی ئەمە هەر مەمنونیشین. ئاڵوگۆڕ لە بازار دەچۆنە بە دیاریکراوی هاوڵاتیان لە ئێستادا ئاڵوگۆڕ بە چ جۆرە دراوێک دەکەن؟ ئاڵوگۆڕ بەسیمە دۆلار و دینارە پاش ئەوەی یعنی بڕێک بە تومەنی تێتەکردن ئاڵوگۆڕ نەخۆ بە لیرەی تورکی زۆر کەمە یعنی معاملەی لیرەی لێرە نییە. بەڵێ ئەوەی گوێبستی بوون قسەی سەرۆکی ئەنجومەنی ئاڵوگۆڕی درایی بوو لە سنووری قەزای ناوەندی سۆران ئاماژەی بەوەدا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە زۆری ژمارەی هاوڵاتیان مامەڵە بە دۆلاری ئەمریکی و دینارەوە دەکەن و هاوکات ئاماژەی بەوەش کرد هاوڵاتیان زۆر پابند نین بە نرخی تومەنی ئێرانی و هاوکات لیرەی تورکی و زۆر ئاڵوگۆڕ زیاتر بە بەهای دینارەوەکەن ئاماژەی بەوەش کرد حکوومەتی ناوەندیەوە ڕوونیە ئاخۆ کە بەهای دۆلار دێتەوە دادەبەزێت بۆ 135,000 دینار یاخودنا بەڵێ ئەمە کۆی ئەم زانیارە نەبوون لەسەر ئاڵوگۆڕی تەواوی نرخەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران.